بە درێژایی تەمەنی ئەو دەسەڵاتە حیزبێک کە هەرێمی کوردستانی دابەشی دوو زۆنی جیاواز کردووە بە تایبەتیش لە دوای ساڵی 2023ەوە بەردەوام لە هەوڵیەوەدا بووە کە شەڕی خۆی لەگەڵ هێزە سیاسی ئیسلامیەکاندا بگوازێتەوە بۆ مزگەوتەکان و ئەوەی ناوێرێ و ناتوانێ و بۆی ناکرێ ڕاستەوخۆ دش بە هێزێکی سیاسی ئیسلامی بیکە دەیباتەوە ناو حرەمی مزگەوتەکان و لە ڕێگەی دەستگیرکردنی نوێشخوێنان و دوورخستنەوەی مامۆستایانی ئاینی و داتاشینی تۆمەتی جیاجیا بۆیان هەوڵ بۆ بەرتەسەکردنەوەی بازنەی ئازادی ئاینیەکان و دروستکردنی فشارەدا لەسەر هێزێکی سیاسی ئیسلامی دیاری کراو. پرسی هەڵکوتانە سەر مزگەوتەکانی هەرێمی کوردستان لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە هیچ کاتێک پاساوێکی یاسایی نەبووە، هەروەک چۆن بۆ پاراستنی ئاسایشی نیشتیمانیش نەبووە، چونکە لە بنەڕەتدا لە هەرێمی کوردستان ئاسایشی حیزب و بنەماڵە هەیە نەک ئاسایشی نیشتیمانی، بەڵکو بۆ دروستکردنی فشار و یەکلاکردنەوەی ململانەی سیاسی و حیزبی بووە لەگەڵ ئەو هێزانەی هەرێمی کوردستان کە دژ بەستەم و گەندەڵی و چەوسانەوەی خەڵکی کوردستان دەنگیان هەبووە و ڕێگر بوون لە بەردەمیدا. لە ئێستادا کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێکی سیاسی ئیسلامی کە لەسەر ئاستی شەقام و پەرلەمان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بووەتە ڕەمزی بەگژاچوونەوەی گەندەڵی و پیسخۆری و قۆرەخکاری حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم و ڕۆژ بە ڕۆژ پێگە و ئاسی جەماوەری ئەم هێزە لە هەڵکشاندایە شەڕێکی بەرنامە بۆ داڕێژا و لە دژی خۆی و پەرلەمانتار و ئەندام و کادرانی بەڕێواچێت و لە هەر قۆناغێکی ئەم شەڕانشدا دەسەڵات تۆمەتی تیرۆر وەک پەردەیەک بۆ داپۆشینی ڕووی ڕاستی پیلانەکەی بەکاردەهێنێ. بەڵام ئەو سیناریۆیانێ ژێندە لاوازن کە چەند سەعاتێک نابە ڕیسەکەیان دەکاتەوە بەخوری. بە بڕۆی بەشێک لە چاودێران و نوخبەی ڕۆشنبیر و خاوەن قەڵەمی ناو کۆمەڵی ئیسلامی کوردستانیش ئەم شەڕەی کە لە سنووری زۆنی هەولێر بۆ سەر کۆمەڵ و پەرلەمانتار و ئەندامانی بەڕێوە دەبرێ خۆخاڵیکردنەوەیەکە لەو ئازارەی کە ئەم حیزبەی دەسەڵات لە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و داخستنی پەرلەمان بۆ ماوەی 2 ساڵ تووشی بووە کە سەرنجامەکەی نەک بە هەمواری ئەو یاسایە بەڵکو بە دوورخستنەوەی خودی سەرۆکی پێشووی هەرێم و دابەشکردنی میراتی دەسەڵاتەکەی بەسەر دامەزراوەکانی دیکەدا کۆتایی هات. ئەم دەسەڵاتەی بە زەبری هێز و دەنگی ساختە خۆی سەپاندووە لە ڕێی ماکینەیەکی ئەعلامی زەبەلاح کە بە پارەی دزرا و موچەی بڕاوی فەرمانبەران بەڕێوە دەبرێن هاوکار لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانیشەوە هەڵمەتێکی ناشرینکردنی مزگەوت و مامۆستایانی ئاینی و سیمای ئیسلامی نوێشخوێنانی دەست پێ کردووە کە هەر جارەی بە بیانوویەکی دروستکرا و سیناریۆیەکی داتاشرا و ژمارەیەک لەو مامۆستا ئاینیانەی نەبوونەتە بەشێک لە شەرعیەدان بە دیکتاتۆریەت و زوڵم و ستەم و سەرکوتکردنی خەڵک لە وتاردان و پێشنوێژی و مزگەوتەکان دوور دەخرێنەوە. بەپێی بە دوواداچوونێکی پەیام لە 23 حوزەیرانی ساڵی 2015 تا ئێستا دەیان مامۆستای ئاینی لەوانەی کە نزیکن لە کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بڕیاری حیزبی لە وتاردان و پێشنوێژیکردن دوور خراونەتەوە بەشێکیشیان سوکایەتی بەرامبەریان گەیشتۆتە ئاستێک کە تەنها بە دوورخستنەوەی نەوەستاون بەڵکو ڕیشیان سووتێنراوە و ئەو پەڕی تونند و تویژی بەرامبەریان کراوە کە دوارترینیان هەڵکوتانە سەر ماڵی مامۆستا سەلیم شوشکەیی زانای ئاینی و پەرلەمانتاری عێراق و داتاشینی تۆمەتی تیرۆرە بۆی. بە درێژایی مێژوو هەر دەسەڵاتێک هەوڵی شەڕ و توندوتیژی دابێ لەگەڵ مزگەوت و فشار دروستکردن بۆ سەر زانایان و موسڵمانان و هەوڵدان بۆ ناشرینکردنی دروشمە ئیسلامیەکان و بەرتەسکردنەوەی ئازادیە ئاینیەکان شەڕەکە بە کۆتایی هاتنی ئەو دەسەڵاتە کۆتایی هاتووە. ئێستاش لە هەرێمی کوردستان نەشەڕ و گێچەڵکردن بە هێزێکی سیاسی وەک کۆمەڵ ئەنجامی دەبێ چونکە هەرگیز دەستەمەوە نابێ نەهەوڵدان بۆ ناشرینکردن و لێدان لە پێگەی مزگەوت و کەمکردنەوەی ڕۆڵی ئیسلامیش لە کۆمەڵگەدا ئەو مەرامەی دەسەڵات دەهێنێتە دی. تاگەڕێگی دروست کە دەسەڵاتی هەولێر بیری لێ بکاتەوە ئاوەردانەوەی لە گوزەرانی خەڵکو و کۆتایی هێنانە بەو دەیان قەیرانە دروستکراوەی خەڵکی پێگرفتار کراوە جگە لەمانە گرتنەبەری هەر ڕێگەیەک جگە لە دروستکردنی گرژی و تێکدانی ئاشتەوایی سیاسی و کۆمەڵایەتی و کورتکردنەوەی زیاتری تەمەنی خۆی شتێکی دیکەی لێبەرهەم نایەت.